ڕێز سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتە هەواڵەکانی ڕۆی ڕۆژی یەکشەمە. سەرەتاش بە سەردیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. دەستبەسەرەکانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد، هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر ناوەندە موشکیەکان لە تاران، ناردنی هەزاران هێزی ئەمریکایی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە ئامانجگرتنی هەزاران ژێرخانی سەربازی لە ئێران و هێرش بۆ سەرناوەندێکی ژێرزەوینی پەیوەندیدار بە سپا لە خوزستان. دەستبەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد، ڕۆژی هەینی 29 ڕەشەمە هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن هێز ئەمنیەکانی ڕژێمەوە دەستبەسەر و چارەنووسینا دیارە. بە پێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە بە ناوی ئاوات سورگولی لەلایەن هێزەکانی داری ئیتلاعاتی ڕژێمەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە کەسەر ڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر ناوەندە موشکیەکان لە تاران، ڕۆژی شەممە یەکی خاکەلێوە سوپای ئیسرائیل ڕایگەیاند کە لە ئەنجامی هێرشێکی ئاسمانی بەرین لە تاران دەیان ئامانجی سەربازی پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی کراونەتە ئامانج و زیانێکی بەرچاو بەو ناوەندانە گەیشتووە. بە پێڕاپۆرتەکان ناوەندەکانی پەیوەندیدار بە بەرنامەی موشکی بالستیکی وەک بەرهەمهێنانی پارچەکان، شوێنەکانی هەڵگرتنی موشک و دامەزراوەکانی بەرهەمهێنانی سوتەمەنی موشک لەژێر سەرپەرشتی وەزارەتی بەرگری کراونەتە ئامانج. هەروەها باز لە بە ئامانجگرتنی چەندین سیستەمی بەرگری ئاسمانی لە ناوچە جیاوازەکانی تاران کراوە. بە وتەی بەپرسانی سەربازی ئیسرائیل ئەم هێرشانە دەتوانێت توانای بەرهەمهێنانی موشکی ڕژیم بە شێوەیەکی بەرچاو کەم بکاتەوە. هەروەها ئاماژەیان بەوە کردووە کە هەندێک لە ئامانجەکان بە شێوەیەکی ورد دیاریکراون و بە شێوەیەکی پلان بۆ داڕێژراو بە ئامانجگیراون. ناردنی هەزاران هێزی ئەمریکایی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ڕۆژانی ڕابردوودا پاش بەرزبوونەوەی گەرژە سەربازیەکان لە نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل، میدیای ئەمریکایی هەواڵیان داوە لە ناردنی هەزاران هێزی سەربازی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە وەک هەنگاوێکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی ناوچەکە دادەنرێت. بە پێڕاپۆرتەکانی فاکس نیوز و CBS نزیکەی 4500 هێزی مارینز ڕەوانەی ناوچەکە کراون و هەروەها پێنتاگۆن لە پلانیدایە هێز لە دوورگەی خارگ جێگیر بکات. شانی باسە کەم هێزانە پێدەچێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و هەوپەیمانەکانی لە ناوچەکە بەکاربهێنرێن. لە هەمان کادا زانیاریە فەرمیەکان سەبارەت بە ئامانجی ڕاستەوە خۆی ئەم هێزانە یان کاتی جێبەجێکردنیان هێشتا بڵاو نەکراوەتەوە. بە ئامانجگرتنی هەزاران ژێرخانی سەربازی لە ئێران، وەزارەتی بەرگری ئەمریکا لە راپۆرتێکی تازەدا ڕایگەیاندووە کە لە دەستپێکی هێرشەکانەوە هەزاران ئامانجی سەربازی لە ناوخۆی ئێران هێرشیان کراوەتە سەر و زیانێکی گەورە بە هێزەکانی ڕژێم گەیشتووە. بە پێم راپۆرتە زیاتر لە 8,000 ئامانجی سەربازی لەوانە ناوەندە موشکیەکان و درۆنە تەهاجمیەکان کراونەتە بەرهێرش و نزیکەی 130 کەشتی سەربازی هێزەدەرەیەکان ئێرانیش لەناو براون. هەروەها فەرماندەی سێنتکام ئەماژەی بە بەکارهێنانی بۆمبی سەنگەرشکێن کردووە بۆ بە ئامانجگرتنی ناوەندە ژێرزەوینیەکان. بە وتەی بەپرسان ئەم هێرشانە کاریگەریکی بەرچاوی لەسەر کەمکردنەوەی توانای سەربازی ئێران هەبووە. هێرش بۆ سەر ناوەندێکی ژێرزەوینی پەیوەندیدار بە سپا لە خوزستان. لە درێژەی هێرشە سەربازیەکاندا ناوەندە ژێرزەوینیەکانی بەرهەمهێنانی موشک لە پارێزگای خوزستان لەلایەن هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە ئامانجگیراوە. بە وتەی سەرچاوەگادەرەکان ناوەندێکی استراتیژی موشکی دوورهاوێش لەلایەن ئەمریکاوە بەتوندی بە ئامانجگیراوە و زیانێکی بەرچاوی پێگەشتووە. هەندێک راپۆرت باز لە ناوبردنی دەیان موشک دەکەن کە لە کاتی دروستکردندا بوون، بەڵام هێشتا هیچ پشتڕاستکردنەوەیەکی فەرمی لەلایەن ناوەندەکانی ڕژێمەوە سەبارەت بە وردەکاریەکان یان ڕادەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری کرێکارانی بیناسازی لە ئێران. ڕۆژی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی کرێکارانی بیناسازی ڕایگەیاند کە بەهۆی بەردەوامی هێرشەکان بۆ سەر شارە جیاوازەکان ڕێژەی بێکاری کرێکارانی بیناسازی بە ڕادێکی بەرچاو بەرز بووەتەوە. بە پێڕاپۆرتی گەیشت و کەمبوونەوەی چالاکیە بیناسازیەکان و وەستانی زۆربەی پرۆژەکان بووەتە هۆی بێکاری بەشێکی زۆری کرێکاران. زۆربەی ئەم کرێکارانە بەهۆی نەبوونی ئاسایشی کار و داهاتی جێگیر تووشی کێشەی دارایی و ژیانی سەخت بوون. هەروەها ئاماژە بەوە کراوە کە ئەم دۆخە دەتوانێت کاریگەریەکی درێژخایەن لەسەر بازاڕی کار دروست بکات.
ئاگادارکردنەوەی FBI سەبارەت بە بەکارهێنانی تەلەگرام لە هێرشە سایبەریەکان. ڕۆژی شەممەیەکی خاکەلێوە FBI لەسەر بەکارهێنانی تەلەگرام وەک بەرنامەیەکی سەرەکی بۆ ڕێکخستنی هێرشە سایبەریەکان کە پەیوەندیدارن بە کۆماری ئیسلامیەوە هۆشداریدا. بە پێڕاپۆرتەکان گروپە سایبەریەکان ئەم ڕێگەیە بۆ گواستنەوەی داتا و کۆکردنەوەی زانیاری بەکاردەهێنن و بە تایبەتی ئامانجە چالاکانی ئۆپۆزیسیۆن و کەسانی دژ بە ڕژیم لە جیهانە. هەروەها ئەماشە بۆ کراوەکەم هێرشانە تەنها بۆ دەستڕاگەیشتن بە زانیاری نییە، بەڵکو بۆ زیانگەاندن و دروستکردنی کێشە بۆ کەسایەتیە سیاسیەکان بەکاردەهێنرێن. بەیاننامەی هاوبەشی 22 وڵات دژ بە داخستنی تەنگەی هورمز. ڕۆژی ڕابردوو زیاتر لە 20 وڵات لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئیدانەی داخستنی گەروی هورمزیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کرد و خوازیاری دابینکردنی ئەمنیەتی هاتوچۆی گەشتیەکان لەو تەنگەیە بوون. لە بەیاننامەکەدا 20 وڵاتی واژۆکار ئامادەییان دەربڕیەوە بۆ پاراستنی ئەمنیەتی هاتوچۆی گەشتیەکان لەو گەرویە و بە توندی ئیدانەی هێرشەکانی کۆماری ئیسلامیان بۆ سەرگەشتی بازرگانیەکان لەو ڕێڕەوە کردووە. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین کەشتی بازرگانی کە کاتی هاتوچیان لە گەروی هورمز لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە موشک بە ئامانج گیراون و نقمی ژێراوبوون. دوایین هەواڵ دەرکردنی هەموو نوێنەرانی کۆماری ئیسلامی لە وڵاتی عەرەبستانی سەعودی. ڕۆژی ڕابردوو عەرەبستانی سەعودی 24 کات ژمێر کاتی دیاری کردووە بۆ دیپلۆماتکاران و نوێنەرانی کۆماری ئیسلامی کە باڵوێزخانەکانیان لە وڵاتە جێبەهێڵن. بە پێی دوایین راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا ڕژێمی کۆماری ئیسلامی لە درێژەی سیاسەتە دژە مرۆییەکانیدا چەندین دامەزراوەی پەیوەندیدار بە ژێرخانە نەوتیەکانی عەرەبستانی سەعودی و وڵاتانی کەنداوی بە ئامانج کردووە و ئەمەش بۆتە هۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوت لە وڵاتانە. بە پێی دوایین زانیاریەکان عەرەبستانی سەعودی لە نوێترین هەنگاویدا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە نوێنەرانی کۆماری ئیسلامی لە زووترین کاتدا ئەو وڵاتە بەجێبهێڵن و لە ئەگەری بەردەوامی هێرشەکاندا بە توندترین شێوە وەڵامی کۆماری ئیسلامیش دەدەنەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و سادەگی باش بۆ هەموو لایەکتان.